ساڵها بووە ینی خۆش بووە خێر بووە ساڵها بووە هەر بژی بژی پەرستەر بژی بێ دەرد و ئازار وەڵای ساڵێکی خۆش بوو هیوادارین 2025 خۆشتر بێ ئینشاءڵڵا پڕ خێر و بەرەکەت بێ لۆمان لە وڵاتمان لە هەموو لایەک بەڵێ بۆچی وا ئەڵێ ساڵها بووە ینی خۆش بووە خێر بووە ساڵها بووە ئەم کاکە جوانە هەمان ناوەکەی منی هەیە چۆنی باش ناو چییە؟ سیڤەر پێم بڵە 2024 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ زۆر خۆش نەبوو بۆچی خۆش نەبوو؟ وەڵی ناهم سبرێ بەڕاستی یعنی ڕام لێ نەبوو بەڕای تۆ 2025 ساڵێکی چۆنە بێ؟ خۆش دەبێ ئینشەڵڵا ئەم گوڵە جوانە ناوی نیان زۆر نەرمونیان و کچێکی لەسەر خۆیە چۆنی؟ باشم گوتت شعرت لۆ دەرێم شعرێکم لۆ برێ پەرستەر پەرستەر پەرستارە پەرستارە بۆ نەخۆشە کە سوکارە ماندوو نابێ بە ڕۆژ شەو دێو دەرا قسمەت ئەکا ئەو گەلێ دڵسۆز و خەمخۆرە هەردەم هاوکاری دکتۆرە وەک کچ و خوشکی نەخۆشە بۆیە هەمیشە پەرۆشە هەر بژی بژی پەرستەر بژی بێ دەرد و ئازار